هاژ ئەمڕۆ کۆمەڵی میوانمان ئامادەیە بە خۆشحاڵیەوە وەکو وتم هەرێکیان لە بوارێکی جیاواز توانوێتی خزمەت بە پرۆسەی ئازادی هەرێمی کوردستان بکات. یەکێک لەوانە مامۆستا حەمە ڕەشید هەرەسە وەکو نەرمەند و کەساتی کە لەگەڵمانە، هەروە شنۆ حەفید نەوەی شێخ مەحموودی حەفیدە بە خۆشحاڵیەوە شنۆخان لەگەڵمانەی، هەروە خاتو پەیام ئیبراهیم کە ئەویش وەکو نووسەرێ لەگەڵمانەیە کە ئەمانە هەرێکیان ڕۆڵیان هەبووە لەوەی کە تاکو ئێستاش بە شێوازی جیاواز ڕۆڵیان لە ئازادی و هەروە پەرپێدانی ئینتیبای نیشتیمانیە بە جۆرێک لە جۆرەکان. مامۆستا حەمە ڕەشید هەرەس بەخێر بن هەمووتان با لە تۆ دەست پێ بکەم. ئەگەر پرسیاری ئەوە بکەین بە تایبەتی ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو هیچ چیرۆکێکتان هەیە بە تایبەتی لە ڕووی ئازادکردنی یان شۆڕشەکانی هەرێمی کوردستان؟ ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ شۆڕشەکانی کورد، ئەو سەرکەوتن و بەرخۆدانەی کەوا لە ناو شۆڕشەکانی کووردا بووە، هەمیشە دوژمن دەسەوسان بۆ بەرامبەر بە میلەتی کورد. بەڵام کاتێکی زانیوە ناپاشی کورد یارمەتیاوە بۆ ئەوەی کەوا ئەو شۆڕشانە لە ناوبەرێ و هیچ کاتێک دوژمن نەیتوانیوە زەفەر بە کورد بەرێ ئەگەر کوردێکی ناپاک یارمەتی نابێ. ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ شۆڕشەکانی با بڵین شۆڕشە نزیکەکانی مەهاباد یا شۆڕشەکانی شێخ مەحموود یا شۆڕشەکانی بەرزانی نەمر، لە کاتێکا کە قازی پێشەوە قازی مەحەمە خەریکی ئەو شۆڕشە گەورەیە بووکەوە ویست حکومەتێکی کوردستان دانێ، ناپاشی کورد لەگەڵ شا کلچی گریا بوو. لە دوایە کە شۆڕشەکە نەمازانیان کەوا ئەمە چۆن بنکۆڵیان بەسەلەیان کردووە. شێخ مەحموودی نەمەر هاواری لێ هەڵسا لەمە خێراڵێ بە ئەو ناپاکانەی ناوناوە جاهیل و ئیشەکانیشانی ناوناوە جەهالەت. ئەڵێ جەهالەتی زۆر ئینسانی کورد ناپاشی کورد هەمووی بوو بە زیلەت و هات بەسەرشانی منە. لە ئەخیرا زانیوێتی کەوا ئەمە چ ناپاشیشی بەرامبەر کراوە بەرامبەر میسانە بەڕێزە. هەروەها بەرزانی نەمر بە هەموو شێوەیە. با ئێمە ڕاز بینە سەر ئەسڵی مەسەلەکە. ئەم شۆڕشانەی میلەتی کورد لەسەر ڕێژەیەکی کەمی میلەت، لەسەر شانی ڕێژەیەکی کەمی دڵسۆزانی میلەت بەرپا بووە و بەرخۆدان و سەرکەوتن چووە. ئەژینە زۆربەی ئەم نەتەوەی ئێمە بەداخەوە دوژمن توانیەتی زەفەریان پێبەرێت وەکو ئێستا. ئەوەتانی ئەبینی کەوا لەو کاتاکەوە کورد گەیشتوەتە خەریکە ئاگاتە مەنزڵ ئەیانەوێ چنگە کڕێ بە شێوی سەرکەوتن ناکەن، گومان بە هیچ زۆرێک سەرکەوتن بەدەست نایەن. ئەمە چنگە کڕەیەکە دوژمن دیسانەوە ئەیەوێ لە ڕێی ناپاشی کوردەوە ئەزبوونە پیرۆزەمان لەناو. بەڵێ دەستخۆش مامۆستا هەڵبەت بەش بە حاڵی خۆم پیرۆزبایی لە هەر یەکێک لە ئێوە و لە تەواوی خەڵکی سلێمانی شەکەم بۆ میادەمەزنە. بەڵام وەکو تووتت ئەوان ناتوانن بە چنگە کرێژ بێ ناتوان ئەم سەرکەوتنە تێک بن هەڵبەت بە بوونی ئێوە. خاتوو شنۆ کە نەوەی شێخ مەحموودی حەفید ئەمە شانازیە کاتێک کە باسی سلێمانیەکەی باسی ئەو زاتە گەورەیەکەی ئەزانیت کە هەوڵ و تێکۆشان و سیاسەت مەداری ئەو سەردەمە بووە کە ئێستا سەرکردایەتی ئێستای کورد حکومڕانی کورد درێژە پێدەری ئەو بابەتەیە. جا پێمان خۆشە لە سەرزاری ئێوە باسی ئەوە بکەی کە کوردبوون واتە چی، مانای چییە ڕاپەڕین، چۆن ئەتوانی بیگەێنی بەنەوەکانی ئێستا؟ ڕاپەڕینی بەهارینەوە یەک مەزنترین و خۆشترین ڕوودا بوو لە مێژووی کووردا، چونکە باوە بە پیرانمان چەندەها ساڵ بوو خەویان بەو ڕۆژەوە ئەبینی لە زمانی ئێمە هاتەدی بە هیمەتی گەل و میلەت و ڕۆڵەکانی گەلەکەمان کە قەت زۆڵم و زۆرداریان لە هیچ کاتێکا قبوڵ نەکردووە، خاستەن خەڵکی سلێمانی زیاتر وەلو ناوچەکانی کەش هەموو بەشدار بوون، بەڵام دایما پێشەنگیەکە سلێمانی بووە زۆربەی جار. ڕاستە هەر بمێنن و ئێوە و چەندین کەساتی دیکەی ناسراوی
کوردستان و سلێمانیش بێگومان. بە ئێوە جوانە. هاشا ئەگەر باس لە ڕابردوو بکەین ئەوە تا چەندە ڕابردوو گرنگە ئەوەی ئێستش گرنگە کەنەوەی ئێمە ئێستامان چۆن پەروەردە بکەین بەوەی کە لە ڕابردووە چۆن ئازادی بەدەستێنراوە یان خەباتەکان چۆنی ئەنجام درراوە بۆیە تا چەندە گرنگە ئەو کەسانەی کە لە ڕووی ڕابردووە لە ڕووی مێژوو کاریان کردووە ئەو کەسانەی کە بۆنەوەی داهاتووش کار دەکەن ئەوەش گرنگیەکی خۆی هەیە خاتوپەیمان بە دڵخۆشیەوە یەکێکە لەو نووسەرانەی کە زۆر بەوردی کا لەسەرەوە کا لە ڕێگای نووسینەکان و لە ڕێگای بەرهەمەکانیانەوە بتوانێت نەوەی ئێستا بەوە ئاشنا بکە کە کورد چۆن خەباتی کردو بۆ بەدەستێنانی ئازادی خاتوپەیمان ئەگەر خۆت بۆمان باس بکەیت کە بەرهەمەکانە لە چ چوارچەوەیەکە و چۆن ئەوەت هەڵبژاردووە کەنەوەی ئێستا ئاشنا بکەیت بەوە. سپاس دەستخۆشیتان لێکم بۆ ئەم بەرنامەیە و حوتی ئازار پیرۆزەکەم لە سەرجەم کوردستانیانی ئازیز لە هەر شوێنێکی دنیا بن و بە تایبەتی لە سلێمانی خۆشەویست کە هەمیشە داینەمۆی ڕاپەڕین و ئازادی بووە ئەو تاکانەی کە لێرە هەڵکەوتون هەمیشە ئەو تاکانە بوون کە بیرێکی فراوانیان هەبووە کە ئەمە هیچ نکۆڵی لێ ناکرێ و من زۆر فەخرەکەم کە ئیمڕۆ لەگەڵم ئازیزانە دانیشتوم نەوەی شێخ محمودی حەفید و مامۆستا هەرسی ئازیز شانازی ئەەکەم من وەکو نووسەرێک لەوانەیە با بڵێن لە کاتی ڕاپەڕینەکەم بیرم یە کە چۆن مناڵ بووم ئەو کاتە و چۆن ئەڕۆشتین و چۆن لە جەوێکی باراناوی ئاواهی بوو بە پێ هەمومان ئەڕۆشتین بۆ ئێران و بە بارودۆخێکی زۆر ناخۆشی ترس و سترێس و جا مناڵی بوو جلێکی کوردی سوور و بۆ سەرمایە و تۆزە یادەوەریەکان حاڵی خەوێکە یەتەوە بیرم لەو کاتەیە بۆ خۆم ئەو یادگاریانە هەمیشە بەرز ئەنرخێنم کە لەو زەمانەیە ڕوویاوە ئەمە ئەگەر ئێمە مێژوو بخوێنینەوە چونکە ئێمەی کورد نازانم بۆ وایە عنی هەمیشە مێژوومان فرامۆش ئەەکەین ئەو میلەتەی مێژووی فرامۆش کە ئایندەی فرامۆشەکات ئەبێ مێژووی خۆتت پێ قبول بێ بە هەموو سەرکەوتنەکانی بە هەموو شکستەکانی بە کەسە شۆڕژگێڕەکانە شانازی بکەی فەخر بکەی هەمیشە بیگەڕیتەوە بۆنەوەی داهاتوو و بە ئەو کەسانەشی کە مامۆستا ئاماژەی پێکرد کەسانێکی ناپاک بوون ئێمە بیان ناسێنین کووردە هەر کەسێکە بیناسێنین ڕووی ڕەشیان پیشان بین بزانین کە لە سەردەستی تۆیەکە شۆڕشێک کۆتایی پێ هاتووە کە هەتا ئێستاش باجەکەی ئەدەی بۆیە من هەمیشە شانازی ئەەکەم بە ئەو کەسایەتی ئازیزانەی خۆمەوە وەکو نووسەرێکی ئەدەبیاتی مناڵان کە مناڵ ئایندەی با بڵین وڵاتە هەموو ئێمە قۆناغی مناڵیمان تێپەڕانەوە مناڵ بووین ئێستا ئەوە تا تەمەنێکمانەیە و کوردستان و ئایندەی وڵات لە دەست ئێمەیە بۆیە ئەبێ نرخاندنمان هەبێ بۆ کەسایەتیەکانی خۆمان بۆ شۆڕشەکانی خۆمان بۆ مێژووی خۆمان من هاتووم لە ڕووی کتێبەکانمەوە لە ڕێی نووسینەوە لە ڕێی پەروەردەکردنەوە جارێکی تر لە ڕێی چیرۆکەوە کە چیرۆک بەهێزترین ژانری ئەدەبە کە ژیان بۆ خۆی چیرۆکە ژیانی هەمومان بۆ خۆی چیرۆکێکە لە دنیاە گرنگی بە چیرۆکە درێ لە ڕێی چیرۆکی مناڵان و نێو جوانانەوە تازەترین بەرهەمم دەرکرد لەوەی کە 21 تیشکی خۆری کوردستان باسم لە کەسایەتی کوردیەکان کردووە لە شۆڕشەکانیان لە جوگرافیای ئەو شوێنانە یەکەم بەرگی کتێبەکەم یەکەم کەسایەتی شێخ محمودی حەفیدە کە ئاماژەم پێداوە مناڵانی کورد بیناسن چۆن خەباتی کردو چۆن شۆڕشی کردو چۆن ژیانی خۆی داناوە هەمیشە لە با بڵین ماندووبوون و ڕاکەڕاک و هیلاکیە بۆ هەتاوکو توانیوێتی شۆڕشێک سەر پێ بخا بەڵام لەو لاوە کەسێکی ناپاک کە من بە قەلە ڕەش ناوم بردو بۆی مناڵ بیناسن هاتووە ویستویەتی شکست بە شۆڕشەکە بێنێ وە کەسایەتیەکانی تر لە هەر چوار پارچەی کوردستانە لە ڕێی چیرۆکەوە بەنەوەی داهاتووی ئەناسێنین ئەبێن نرخاندنمان بۆی هەبێ بۆی ئایندەمان پارێ ڕاستە بێگومان لە هەر سەردەمێک و لە هەر شۆڕشێکا بوو بێ ڕۆڵی ئافرەت دیار بووە جا پێم خۆشە لە سەر زاری ئێوە بزانین کە ڕۆڵی ئافرەت هەم لە سەردەمی ڕاپەڕین تا ئێستا چۆن بووە لە سەردەمی ڕاپەڕین و لە پێش سەردەمی ڕاپەڕینیشان لە بدایەتی شەستەکانە ماڵی ئێمە مەرکەزێ بوو بۆ ئافرەتان کۆبوونەوەی تێ ئەکرا و پارە و نوێن و جل و بەرگ ئامادە ئەکرا لە ماڵی ئێمە و تۆزیع ئەکرا بۆ ماڵە پێشمەرگە و بۆ ماڵە شەهید یعنی ئەوەی کە من بە چای خۆم دیوە مناڵ بووم بەس بیری مناڵی تیژە ئەو زەمانە من 6 ساڵێک بووم بیرمەکە ژنانی گەڕک چەند نشاتیان هەبوو یعنی ژن هەبوو لە گەڕەکە خۆی جلی کوردی ئەچنی بە هین بە
پولەکە و پارەکەی ئەنات بۆ پێشمەرگە بە شەرتی خۆشیان ئیمکانێتیان زۆر کەم بوو بڕات هەبێ نان و سەوزان ئەخوارد نان و کەوەر نان و تەماتە ینی ئەوەنە بێ ئیمکانێت بوو گوێنایە ئەوە ژن ئەناسی جلی هینی ئاڵتۆنی بوکێنی خۆی ئەفرۆژدایە بە تفەنگ بۆ مێردەکەی بێ بە پێشمەرگە بچێتە شاخ لە ئەوسا چونکە یەکریز بوو کورت تەبا بوو بەڕاستی هەستێکی تر هەبوو اینجا ساڵی 63 پێویستە ئەم جیلە تازانە کە لە نەوەیەکەوە تا ئێستا تقریبا 33 جیل مێژووی ئەو کاتە نازانێ مەسەن نازانێ مەنعەتە جەوری 63 چی بوو نازانێ زعیم سریق کێ بوو ئەمانە ناناسی عومەر عەلی چی کرد بەرامبەر بە کورد و بەرامبەر بە سلەیمانی مەفروزە لە خوێندنگاکانە بخوێنرێ ئەو مێژووە کۆن هەتا مێژووی پێش ئەوانیش ئەبێ مناڵی ئێستا شارەزا بن بۆ مێژووە بەڕاستی جیلی ئێستا زۆر کەم تەرخەمن و باشەشنەخان ئەگەر بینەوە سەر ئەوەی کە وەکو هاژە ئاماژەی بۆیە ڕۆڵی ئافرەتان دیارە کە ژنانیش هەم لە ناو شار و هەم لە ناو شاخیش قەباتی جیاوازیان کردوانی هاوشانی پێشمەرگە بە شێوەیەک لە شێوەکان چۆن ئەو کارەیان ئەنجام ماوە تا چەندە ئەسەنگەکانیان وەرگرتو بۆ بەدەستێنانی ئازادی کە لە کاتێکا بەشێکی زۆر لەو ژنانەی کە لە ناو شاخا بوون هەم خزمەتی پێشمەرگیان کردووە هەم مناڵیان بەخێو کردووە یانی چیرۆکەکان بۆ ژنان لەوێ زۆر جیاوازە خۆت کەسە ناسی یان کەسە بۆ لە لای ئێوە لەسەر دەستی ئەوە پەروەردە بوو بێت بەڵێ ناڵێم ژنانی گەڕێک هەمووی لە ماڵی ئێمە ئەنجا چی ئەکرات دا ئەنیشتن بە فەردە کولێران ئەکرد و ئەنار بۆ پێشمەرگە چکە بەڕاستی پێشمەرگە هیچی نەبوو هەتا خۆم لە 62 بۆ 63 هاوینان ئەچین بۆ لادێ ئەگەڕین شاخوکیەوەکان ئەگەڕین لەگەڵ مەجموعەیەکی ترە بۆی پێشمەرگەی ببینین بیبینەوە ماڵێ و خواردنێکی خۆشی بینێ ئەمە مقدس بوو پێشمەرگە ڕاستە ئەمە هۆکاریەوە بوو کە کورد ئینتیمایەکی زۆر تایبەتیە بوو مەبدەئێکی هەبوو تەنها بۆ کوردایەتی و کوردستان بوو مامۆستا ئەوەی ئێستای بینین لەسەر ئاستی نێودەوڵەتی کەم نییە کاتێکە سەرۆکی حکوومەتە بینین دەچێتە کۆشکی سپی لەگەڵ سەرکردەکانی جیهان دۆزی کورد باسەکە ئێستا جیهان کوردە ناسێ ئێستا بەو شێوەیە نیە لە قۆناغی ناوخۆی دەرچووە لە قۆناغی خەباتکردنی شاغ گەیشتۆتە خەباتێک کە لە ئاستی نێودەوڵەتی و کۆشکە گەورەکان ناکرێ ئایا ئەمە تا چەند گرنگە کە ئینتیمایەکی زۆر بتەوە بەهێز بدرێ بە هاوڵاتیان بە هەر تاکیکەم کوردستانە خۆی ئەوی ڕاستی بێ ئێستا وای لێ هاتووە لە هەموو جیهانە هیچ بەرخۆدانێک و هیچ بزوتنەوەیەک سەر ناگرێت ئەگەر زلهێزێکی لەگەڵانە بێ و هیچ بزوتەیەک و بەرخۆدانێک نوشوز ناهێنێ ئەگەر کەسانێکی با بڵێن ناوخۆی خو دەور و پشتی لەگەڵانە بێ بەڵام ئەوەی ئێمە لە بینیمان کەوا سەرۆگۆزیرانی کوردستان کەوا چۆن ڕۆی بۆ ئەمریکا و ئەو هەموو خەڵکا بەرەو پیری هاتن ئەو هەموو چاوپێکەوتنانەی کرد ئەمە هەروە هەوانتە نییە ئەمە دوژمنی تۆقانوە و ئەمە بەلای منەوە مەسەلاوە نییە کەوا با بڵێن کۆبوونەوە بێ لەگەڵ سەرۆگۆزیرانی وەکو خۆیان ئەڵێن ئیقلیمێک ئەمە بەڕاستی ئەمە کۆبوونەوە بوو و مەراسیم بوو بۆ کەسێک لە دەوڵەتێکی کوردیەوە هاتبێ بۆ ئەوەی کەوا لە دەوڵەتێکەوە هاتبێ نەک لە ئیقلیمێکەوە و هیوادارم ئەمەش بۆ چوونی خۆمە هیوادارم کەوا ئەم با بڵێن زیارەتەی برای بەڕێز کاک ئەمە سروور بەرزانی ببێ بەهۆی ئەوەی کەوا ببێ بە بناغەیەک بۆ دروستکردنی دەوڵەتێکی کوردی سەربەخۆ و من بەڕاستی هەموو ڕێکخراوێت ئەگەر بەڕاستی بێت ئەوە کە میلەتەکەی باتە سەر کانیەشی ڕوون ئینسانیش لایەنی درۆژ ئەوەی کە درۆ لەگەڵ میلەتەکە هەمیشە سەرابی پیشانە هەمیشە ئاوەنگەی پیشانە کە بە حیاتی نایبینێ بەداخەوە خۆزگە هەموو کورد ئەبەو شێوەیە هەوڵیان باە خەباتیان کردایە بۆ ئەوەی کەوا لەسەر لە چنگی
ئەو دوژمنانە ڕزگارمان بێ. ئێمە باسی برسێتیەکەن، مەسەلەن باسی برسێتیەکەن، ئەڵێن وەڵام میلەت برسێ. کورە نەکبەت گەورەترین برسێتی ئازادیە. ئینسان بە هەموو نوعێک ئەتوانێت تێر بێت، ئەتوانێت شی تێرکە، بەڵام مەسلەی برسێتی ئازادی شۆرەوەریە، هەناسە ساردیە، قڕبەسەریە، هەتا ماوی هەڵناسیتەوە، هەتا ماوی ژێردەستە و کۆیلە و هەناسە سار دەبیت. ئەمەیە مەسەلەکە. ڕاست مامۆساگەر بتکەرەنمە بۆ ڕابردوو هەر لەو چارچۆی قسەکەی خۆت کە گرنگترین شت بابەتی ئازادیە کە دیارە ڕەهەندی جیاوازی وەرگرتووە بە تایبەتی خەباتەکانی کە لە مێژووە کراوە. ئێوە خۆتان وەکو نووسەر و کەسایەتی ئەو شۆڕشانەی کە کراوە کە دیارە نووسەران بەشێکی بوون و هەروە ئێوە وەکو کەسایەتی، وەکو ئەکتەر، وەکو شانۆکار، ئەمانەش ڕۆڵی گرنگیان هەبووە لەو خەباتانە کە توانین ئێمە بەڕەهەندی جیاواز قبوڵیان بکەین و دەستیان بخەینە سەر. ئێوە چۆن توانیان چۆن کارتان کرد لە ڕووە هونەریەکەوە بۆ بەدەستێنانی ئەو ئازادی کە ئێستا هەیە؟ خۆی دایمە وەکو هەموو لە بەرچاومانە هەمیشە شۆڕشی کورد لە سەرشانی کەمینەیەکی کەم لە دڵتۆزانی میلەتی کورد و بە پێوەوەستانی هەموو هەبوونێکی کورد لە سەرشانی جەماعەتە کەسانێکی دۆ ئەگەر وەکو ڕێژەش باسیکەین لە سادە ئەو پەڕەکەی ئەگەر زۆرم نەوت بێ لە سادەی میلەت دڵسۆزی پیشاناوە. ئێساش کە ئەیبینین هونەرمەندانی نەتەوەکەمان، نووسەرانی نەتەوەکەمان بەڕاستی ڕۆڵێکی جوانیان لە سەرشانە ڕۆڵێکی پیرۆزە بینن بۆ ئەوەی کەوە ئازادی و سربەخۆیی و خۆشەویستی خاک بە خەڵک ئاشنا بکەن و بەرپەرچیەوانە بنەوەکەوە لە ڕێگەی دوژمنەوە بەکنەی دوژمن کلسیان لەگەڵیانە گرێیان و دژایەتی کورد و کوردستانەکەن. بەڕاستی ئەمە ئەبێ هەڵوەستەی لەسەر بکرێ. بۆچی وایە ینی بۆ میلەتی کورد لە ئەوەڵ ڕۆژەوە هەتاوکو ئێستا ئاوایە مەسەلەکە ئەوەیەکەوە کە وەستاوە میلەتی کورد وەستاوە لەسەر شانی دڵسۆزانی میلەتەکە وەستاوە کە کەمینەن لە دژی زۆری نییە. ئەو کاتێکەوە چەند یعنی نزیکەی ملیۆنێک خەفیفە و ناپاشی میلەتە بۆ وەختە بەرامبەر بە چەند هەزار پێشمەرگەیەک ئەوانە توانم بەڵێم لە ساکان تێنەپەڕی بەرامبەر ئەوانە، بەڵام لەگەڵەوە شاسەیرەکەی کورد توانیکەوە ئەو ئازادی و سربەخۆیە بەدەستبێنێ. ئێساش با هەرچی ناپاگەیە هەمووی کلێک لەگەڵ دوژمنە گرێبە. گرنگەوەیە ئینسانی دڵسۆز کارێکی وای کردووەکەوە زەمینەیەکی جوانی بۆ ئەم میلەتە ڕەخسانەوە ئاوا بە ئاسانی نارێتە دەست. مامۆستا سلێمانیشتی زۆر جوانی تایە، لایەن و ڕووی زۆر جوانی تایە. جا نەکرد سلێمانی هەر لە کوردایەتیش ڕاستە ئێمە هەندێک دەست هەبووە، بەڵام ئێستاش مێژووی سلێمانی لە ڕووی هونەریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەمەندە ینی لایەنی جوانی تایە کە جێ دڵخۆشیە مرۆڤ وا لێ بکات بەردەوام دڵخۆش بێت و هەوڵی نوێبوونەوە ژیانکردن بات. جا من پێم خۆشە لە زاریم خاتونانەوە بزانم ئێستا چ شتێکی جوانی سلێمانی ماوە و ئەبێ زیاتر پەری پێ بدرێت؟ ئێستا بەداخەوە نەبوونی بودجە و مشکلەی میلەت نەبوونیە. خۆتە زانی حکوومەت باوکە کۆن ئەیانوت حکوومەت باوکێکی دڵسۆزە ئەبێ ئاگای لە میلەتەکەی بێ. بەس ئێستا بەهۆی ئەو ئەزمەی هەیە لە بینی حیزبەکانە دوورکەوتنتۆ لە میلەت. ئەبێ حکوومەت میلەت ئاشکاتەوە، چونکە حکوومەت و میلەت دووشتن بەبێ یەکتری ئیدارە یعنی نابێ. ئەبێ زۆر نزیک بوونەوە لە یەک. مەفروزە مەسئولەکانمان بێنە ناو میلەتەوە بکۆڵنەوە لە مشکلەکانیان، چونکە میلەت چای لە دەستی ئەوانە. ڕاستە بۆ ئەوەی دوژمنیش دزانە کاتانیان. ئێستا مەئساتە بەلای منەوە مەئساتە کە باسی موچە بێت مانشێتێکی گەورە لە ئەخبارە. معقول نییە، ینی بەڕاستی خۆش نییە ئەوە. وای لە میلەت کردو پەنا بەرێتە بەر حکوومەتی عێراق
بەڵام ژنۆڵان بە جۆرێک لە جۆرەکان ئەوەش هەر ئەو بۆوا گەڕێتەوە کە تا سیاسیانەیە ڕاستە کە کرێتە سەر کوردستان ئێمە وەکو پێویستمان پێیانان ئەبێ حیزبەکان تەبابن بۆی ڕێبەکەلێن نێن بێتە دروستە ڕاستە ئەم ئەزمونە لە دەست نین چکە بەڕاستی شتیوا دووبارە نابێتەوە لە مێژووە هیچ حکوومەتێکی کوردی لە ساڵ و تێنە پەڕیوە ئێمە الحەمدوللا 33 ساڵە خۆمان حکومی خۆمانەکەین نابێ بێڵین لە دەستمان چێ جامە پەیامێکی جوانە بۆ هیواین کە هەر تاکێکی کورت هەست بەو بەرپرسیارەتی بکە هاژامەیە ماژە بۆ بم کە دیارە چەند ڕۆژە لەمە پێش من سەردانی مامۆستا نامدارم کرد باسی لەوە کرد کە ئەو لەگەڵ مامۆستا ناسری ڕەزازیە کاری کردووە لە کۆندا کە چەندین بەرهەم و سرودی نیشتیمانیان دەرکردوە کە زۆر بە نهێنی بەرهەمەکانیان دەرکردووە باسی لەوە کرد ئەگەر کەشف ببوونایە ئەوە هەرێکیان ئیدام دەکرا ئەمە جگای نیگەرانیە بەڵام پێویستە ئەوە بیربینەوە کە ئەو ئازادیەوەی کە هەیە بەم جۆرێ بە تایبەتی بنەوەی ئێستا جا ئەمە بێگومان لای هەریەک لە میوانەکانیش ئاشکرایە کاتێ ینی قەدری ئازادیە زانرێ کە پێشتر تو ئازادیت لێ گیرا بێت کە بۆ نووسینی هۆنراوەیەک نەتوانی بە ئازادی دەری بڕی بەڵام ئێستا بەڕێستان کتێبێک ئەنووسن بۆ نەوەی داهاتووی بڵاوەکەنەوە بە هەمان شێوە هەمومان بەجلی کوردیەوە دانیشتوین کە پێم وابێ بە زمانی خۆمان قساڕین کامە لە بەشێک لە پارچەکانی دیکەی کوردستان قەدەغەیە هێشتا بێگومان هەموو جارێکی جەزاین کە ئەوەی لە ئەو ئازادی لە هەرێمی کوردستان هەیە لە هیچ ناوچێکی دیکەی یاخود لە پارچەکانی دیکە یان ئەوەی جێگای دڵخۆشیە کاتێک کە کەسایەتێکی دیکەی پارچەکانی دیکە سەردانی هەرێمی کوردستانەکە باس لەواکە کە ئێرە ڕێک وەکو نیشتیمانی خۆیان وەکو دایکێکە بۆ ئەوان بۆی بتوانن بەهرە و توانەکانی خۆیان تێدا نیشان بن بە تایبەتی کە لەوێ قەدەغە کراوە بۆیان بە تایبەتی هونەرمەندە مامۆستا حەمە ڕەشیدەرێت ئەگەر بێنەوە سەر ئەوە کە بەشێکی زۆر لە کارەکانی ئێوە بەنهێنی ئەنجام درراوە وەکو مامۆستا نامدار ئاماژەی بۆەوە کرد کە ئەوان لەگەڵ ناسری ڕەزازیە کاریان کرد زۆر بەنهێنی کارەکانی ئێوە چۆن بوو ئێمە هەموو جەماوەری میلە دەزانێکەوە ئەو شتانێکەوە ئێمە وەختی خۆی بە ئاشکرا ئەمانوت ئێستا ئینسانی وایە لەم کاتی ئازادیێژە نایەری گوێشی لێ بکرێت ئێمە ئەو کاتانەی کەمە لەسەر شانۆ بووینیا لە تەلەڤیزیۆنە ئەو حیوارانەی کامان و ئەو گوت و بێژانەی کەوا لە بینی کارەکتەرەکانە بوو هەر یەکەی ئەگەر شاشیان لێک باەتەوە کاڵین چێ هەر حیوارێکی قەسی لە سێدارەدانمان بوو لەگەڵەوەشە جۆمان نایە ئەمان کرد ئەویش ئێمەی هونەرمەند لە ساڵانی هەفتاکان و هەشتاکانە ئێمە خاوەنی هونەرێکی بەرگری بووین بەرگری بەرامبەر بە دوژمنێکی سەرسەخت بەرامبەر بە دوژمنێک کە بە هەموو شێوێک دەستی نا بۆ قورژی ئەمیلەتەوە ئێمە ڕێگەی ئەو دەردەمان پیشانی نەتەوەکەمانە وە ڕێگەی چارەسەریشوان بۆ دۆزیەوە ئێمە بە شێوەیەک ئاهاتینە پێشەوە لەسەر شانۆ و لە دراماکانە ئەوە نەبوو کەوایە بە بڕۆین خەڵک پێ بکەنێنین یاخود خەڵک بگرێنین ئێمە خەڵکمان فێری هەڵوێستە کرد کە چۆ دەرەوە بیریە کردەوە ڕاستە ئەدا هەموو هونەرێکیش بەشێکی هەموو نووسینێکیش ئەوە نییەکەوە وەکو با بڵین ئەنتەرتەیمەنت بۆ ڕابواردن بێت و بچێەوەمانە ئەمە قوتابخانەیە ئەگەر قوتابخانەش بووە بێ وانەی ڕاستی تیا بوترێتەوە ڕاستە جا هەر بووە ناو ناسنامە و ناسناوی شاری ڕۆشنبیریان پێیاوە ئەوەی کە ئێستا هەیە لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ڕووی هونەریەوە لە ڕووی ئەدەبیەوە لە ئاستی پێویستە یاخود پێویستی بە زیاترە خۆی نوێ بکاتەوە باسی ئازادیتان کرد بە ئەوە لە دڵمان نەمێنێتەوە ئەو ئازادی کە ئێستا هەیە ئێمە ئەبێ بە هەندی وەربگرین هیچ پێویست ناکات بۆ دوور بۆ ڕابردوو خۆشمان ئەگەر ئەزیێت بین بگەڕێنین و سەیری پارچەکانی تری کوردستان کەن بۆ نمونە لە وڵاتێکی با بڵین تورکیا بەشەکانی تری ڕۆژهەڵات کە زارامان هەیە لەسەر وتنەوەی زمانی کوردی دەستگیرە کرێت یعنی ئەبێ ئەمە نمونە بێ بۆ نەوەکانی ئێستامان چاوکراوە بن ئازادی وەکو مامۆستاوتی باوەڕتان ببێ کاتێک کە لێت ئەگیرێتەوە هەست بەبوونی ئەکەی لە نان و ئاو گرنگتر و زەڕورترە تۆ نەتوانی بە زمانی خۆت بنووسی نەتوانی بە زمانی خۆت بخوێنیتەوە لێت قەدەغە
بێ بوو هەر شوێنێ بڕۆی من بیرمیە یعنی کە مناڵ بووم هاتنە سەر سەربانی ماڵەکەمان ئێمە ماڵمان لە سەر کارێز بوو ئیتر ئەیانوت یان بە ڕۆژ ئەیانوت ئەوە ئیتر هینە منعەتە جەولە و ئیتر وەکو خەیاڵێک بیرمیە تۆ ساحێبی ماڵی خۆت نەبووی ئەبووە دەرگا و ماڵ و هەموو شتێک بکرداتەوە بە ئارەزوی خۆی ئەسکەر و ئەوانەیە حیزبی بەعزە هاتن ئەیان بشکنی چیتیا بووە و یان شتیان لە کەسێ بکردا ئەیان برد بە جدی ئازادی با بڵێن یەکێکە لە بەها هەرە گرنگەکان کە ئەبێ ئێمە بە مناڵانی خۆمان بەنەوەی خۆمانی فێر بکەین و لە ڕووی ڕۆشنبیریەوە بیریان بخەینەوە کە یەکێک لە پێشکەوتنی هەر وڵاتێک بریتە لەوەی کە تاکەکانی ئازاد بێ هەتا ئازاد نەبی ناتوانی ئازابی هەتا ئازاد نەبی ناتوانی ئەو هوەری پێتە بیگەێنی من ئازاد نەبم ناتوانم بنووسم هوەرمەندێک بێ ئازاد نەبێ ناتوانێت ڕۆڵەکەی بگێڕێ بێژەرێک بێ ئازاد نەبێ ناتوانێت قسەکانی خۆی بگەێنێ بەڕاستی ئازادی یەکێکە لە بەها هەرە گرنگەکان کە لە تەواوی دنیاە هەموو مرۆڤاتی بۆی تێکۆشاوە بە هەموو شێوازێک کە توانی بێتی با بڵین خوێنی خۆی بۆ داناوە ئێمەی میلەتی کوردی یەکێکین لەو میلەتانەی کە زۆرتری قوربانی شۆڕژگێر و خەباتکارمان هەبووە کە گیانی خۆیان و خوێنی خۆیان و ڕۆڵی خۆیان بەخت کردو لە پێناوی ئازادیە ئەبێنەوەکانی ئایندە ئەمە بزانن کەسایەتەکانی ئەمە بناسن کەسایەتێکی وەکو مەلا مستەفای بارزان ئەو هەموو دەردی سەریەی کە بەسەری هاتووە ئەو هەموو هاتوو ڕۆشتن و بەجێهێشتنی ماڵ و خێزان و دەربەدەری و ئاوارەیە ئەوە کەسایەتەکانی ترمان ئەبێ قەدریان بزانین قەدریان نەزانین لە کۆتایی ئێمەش کەسایەتێکین و قەدری ئێمەش نازانین کاتێککە باسی ئازادیە کرێ هەڵبەت هەر ئەو 30 ساڵ پێش ئێستایی کە ئەم ساڵ ڕۆژە بوو بۆ ئەوە بوو کە ئەو ئازادیە بەدەست بێ من پێم خۆشە لە زاری هەر یەکێکتانەوە بە کورتی مانای ئەو ئازادیمان پێ بڵێن ئازادی چییە کە ئێستا هەبێت ئازادی ژیانە ئەگەر جیلی نەوەکان تاوان ئەوەی ئەو معاناتەی ئێمە دیمانە جیلی ئێمە و ئەوەی لە ئێمە گەورە دیومانە ئەگەر بیگەڕنەوە بۆ جیلی ئەوەی دوای ڕاپەڕین لەدایک بووە بڕات هەبێ بە شتێکی خەیاڵی ئەزانن هەستی پێ ناکەن ئەزانێت چ ئەساتیە بوو چ ژیان چۆن بوو چەنەها شەو تابانی لە ژێر زەمینە ئێمە خەڵکی سلێمانی ڕۆژی کردوێتەوە کە پێشمەرگە هاتۆتە سەر شار و بۆ بە تەقە و دوای هەر ئێوارانێکی زوو هەچی بازار و دوکان بەمووی داخرا هەموو ماڵێک دەرگا و پەنجەری قفڵە کرد نەدەتوانی بێتە دەرەوە ئێستاش ماشەڵڵا تا بەیانی خەڵک لەسەر جادە و بەڕاستی ئازادی هەتانی بینی نازانێت چییە بەنسبەت ئەمەی پارچەی کوردستانی خۆمان من خاڵوانم ئێرانین لە دوای ئەوەی کە شاکەوت خاڵۆزاکانم بانێ گەڕامۆیان ئینجا زانیمانە ئەو قوتابی کە لە پۆلا لە تەنیش خۆمان لەسەر نەفسی کورسی دانیشتۆ ئینجا زانیمانە کە کووردە مەمنوع بۆ بە کوردیش لە بینی خۆیانە قسە بکەن الحەمدوللا ئێمە ڕەنجمان بەزایەنە ڕێی ڕاستە کەواتە مامۆستا لە دیری تۆ بە کورتی پێمان بڵێ ئازادی چییە؟ ئازادی ڕۆحی ئادەمیزادە ئینسان چۆن ڕۆحی هەیە ئەبێ ئاواژ ئازادی هەبێ و ئەو ئازادیش هەڵکش و داکش ناکە ئازادی یا ئەوەتانە ئازادی یا ئەوەتانە کۆیلیت هیچ دکتۆریە ناتوانێت ڕۆحی ئادەمیزاد بکە لە سێ ڕوبعیا بیکە بە لە ساڵەوە پێنجی یا ئەوەتانە ئازادە یا ئەوەتانە کۆیلەیە ئەو ئازادیەش لە ناو دەوڵەتێکی کوردی سەربەخواانە بێ نایەتە دی لەبەر ئەوە گرنگترین هەوڵی ئێمە بۆ ئەوەیەکەوە دەوڵەتێکی کوردی سەربەخۆ دروست بکەین بۆ ئەوەی ئازادی تاشی کورد لەناو ئەو دەوڵەتە کوردی سەربەخۆیە بێتە دی ئەژینە بە هیچ جۆرێک لە ناو فیدراڵی و حکمی زاتی و کۆنفیدراڵی لەوانە نایەتە دی یەکدانە بێگانە لە ناو وڵاتەکە تا وتێ بە وڵاتی تۆ ئازاد بریت لەبەر ئەوە ئازادی یەکێشی نەبراوەیە و هەڵکش و داکش ناکە یا ئازادیت یا کۆیلیت ڕاستاتی پێم دیارە بۆ تۆ جیاوازە لەبەرەوەی ڕەنگە تۆ وەکو خۆش تاماژت پێە وەکو خەونێک ئەوەت بینیوە ئازادی هەموو کاتێکە پێویستە وە گرنگە بە تایبەتی بۆ ئێمەی ژنان با تۆزێ بابەتەکە ڕەگەزی بکەینەوە بۆ ئێمەی ژنان زۆر گرنگە بەڕاستی ئازادی یەکێکە لە بەها هەر بە قیمەتەکان بۆ مرۆڤ و بە تایبەتی بۆ ژن وە بە تایبەتی تریش ئازادی فکری من ئازادیم ناوێ یعنی هەر جۆرێک لە ئازادی بۆ نمونە
نازانم بە جۆرێک لە جۆرەکان مامەڵە ئەکرێ تۆ لە ڕووی فکرەوە ئازاد بە بتوانە بنووسە بتوانە نەوەیەک پێ بگەێنە لە سەردەستی تۆیە یعنی جۆرێک لە جۆرەکانی ئازادی تر من زۆر ئەوەش بابەتی لاوەچیە بەلامەوە کە بە شێوازێک خەڵک مامەڵەیەکە بەڵام ئێمە ئەبێنەوەکانی خۆمان وا تێ بگەێنین ئازادی لە ڕووی فکریەوە کەس نەتوانێت تعدا بکاتە سەر وڵاتەکەت کەس نەتوانێت مافی تۆ بخوا کەس نەتوانێت پێشێل نەکات شوناسی تۆ کەس نەتوانێت زمانی تۆ زەوت بکە زمان یەکێکە لە هەر بەهاترین یعنی گرنگترین بەهاکانی مرۆڤ کە ئەبێ بیپارێزێ سەروەتێکی گەورەیە یعنی زمانی شیرینی کوردی کە لە تازەترین لێکۆڵینەوەیە کراوە لە ریزی پێشەوەی هەرە زمانە دەوڵەمەنەکانە کە ئێستا بەداخەوە جیرێک دروست بووە بە ئینگلیزی ئەوەی کە لە ناو بازاڕە پێڵێن پۆزلێیە بەڕاستی ئەمە گەورەترین هەڵەیە کە ئێمە دەرهەق بە مناڵەکانی خۆمان بیکەین با مناڵەکانمان چەندین زمان بزانێ بەڵام زمانی دایک دەبێ گەورەترین با بڵێ بەها بێ لە لای ئەو مناڵەوە بێ فەخری پێوەکە ئەمە شوناسی ئەوە ئەمە ناسنامەی ئەوە ڕێزی ئەم ئازادی کە هەیە بیگری وەنەوەی داهاتوو یعنی وڵاتی ئایندەی لە دەستە مەفروزە لەمە تێبگاوە دەبێش تێبگا و ئەرکی ئێمە وەکو مامۆستا وەکو دایک و باوک وەکو خێزان وەکو حکوومەت کە ئەمانە بە هەند وەربگرین بیکەینە پرۆگرامەکانی خوێندن گرنگی پێبین بۆ ئەوەی کە قرس بەدەستمانێنە و بە ئاسان لەدەستینێ بەڵێ ئێمە زۆر خۆشحاڵ بووین وتەکانتان ئەوەندەی دیکەم ڕۆژەوەم یادەوەم بەرنامەیەشی جوان کرد لەگەڵ دالیای هاوکارم بەردەوامە بین لەگەڵتان بەڵام ئێستا ئەگەڕینەوە ستۆدیۆی ناوەند ئەچینە ستۆدیۆی هەواڵەکان لەوێ هاوکارانمان هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشەکەن دواتریش ئێمە لەگەڵتان بەردەوامە بین و هەندێک گفتوگۆی دیکەش کە پێویستە لەسەر ئەم یادە مەزنەی ئەمڕۆی سلێمانی قسە بکەین فەرموو هەرێکە لە نوخبە و نووسەران و ئەدیبان و شێوەکاران و هەرێکیان بە جۆرێک لە جۆرەکان ڕۆڵیان هەیە لەوەی کە بتوانن کە کا لەسەر ئازادی و کا لەسەرەوە بکەن پەیامی نەتەوایەتی بگەێنن بە تایبەتی لە ڕوو ئێوە ئەرکێکی زیاترتان لەسەر بە تایبەتی و کەسایەتی وەکو نووسەران وەکو ڕۆشنبیران چۆن ئەمە بکەین مامۆستا خۆی ئەوێ ڕاستی بێ مەسلەی ئەرکە نەتەوایەتەکە چی ئەرکە نەتەوایەتەکە ئەوەیە تۆ حەقیقەتی نەتەوەکە بە خەڵکەکە بڵێ حەقیقەتی نەتەوەکە ئەوەیەکەوە لەم وڵاتانەیەکەوە کوردستانی بەسەرا دابەشکراوە بە زۆر و زۆرداری کە هێراویانان تێگەشی ئایان چەوسێنەوە لەلایەن گەلی سەردەستەوە ئەچەوسێتەوە هەروەکو ئێسای باشووری کوردستان کەوا سەیرەکەی ئەمە مەسەلەکە لێرە یەک شتە ئەم ڕاپەڕین و شۆڕشۆمانە کاکە هەمووی مەسەلەکە ئەوەیە کاکە ئێمە لەگەڵ ئەمانان ناژین ئێمە کللتورمان جیایە ئێمە مێژومان جیایە ئێمە ڕەگەزمان جیایە ئێمە هەڵسوکەوتی ڕۆژانەمان لەگەڵ ئەواناهی فەرقی هەیە ئەوان ئەیانەوێ ئەو کللتورەی خۆیان بەسەر ئێمە بسەپێنن کە ئێمە بە هیچ جۆرێک ئێمە ئامادەنین کەەوە واز لە ڕسەدایەتی خۆمان بێنین ئەم شۆرەوەریانەی کەوا تووشی ئەم میلەتە بووە و هەمیشە لە شۆڕشایە هەمووی مەسەلە ئەوەیە کەوا ئێمە بە زۆر سەپاوین بەسەر وڵاتێکی کا بەسەر نەتەوەیەکی کا و نەتەوەیەکی کیان سەپادۆ بەسەرمانە لەگەڵیانە ناگورجێن ناگەینە نەتیجە دوو شتی جیاوازین دوو تەنی جیاوازین ئەوان لەلایەک ئێمە لەلایەک ئەمە مەسەلەکەی لێرە دوای 33 ساڵ هێشتا ئێمە هەر لە خەباتین بەڵام بە جۆرێکی دیکە ڕاستە مامۆستا هەر بۆ پاڵپشتی قسەکانی تۆ کەوتت ئێمە کللتورمان جیاوازە هەموو شتێکمان جیاوازە هەتا نان خواردن و شتیشمان جیاوازە کەواتە ئێمە خاوەنی پێگەیەکی خۆمانین لە کۆندا خاتوشنەوە دوای باسیەوەت کردوتێ لە کۆن ماڵی ئێمە لانەی ژنانی دیکە بوو هاتن جا باز زیاتر بتگەڕێنمەوە بۆ مێژووی ڕۆڵی ژن لە کوردستانە لە هەموو شۆڕشەکانە باسێکی حەبسەخانی نەقیبمان بۆ بکە کە سونبولی خانمێتی ژنی ئازا کوردایەتی و هەموو ئەمانە بوو کە باسی حەبسەخانی نەقیبەکەی بیر ینی تێگەی کە ژن بوون واتە چی؟ بەڵێ حەبسەخانی نەقیب ئەوەنە زیرەک و بلیمەت و بەتوانا بوو مەلیک مەحموود ئەچوو ڕایۆژی پێکرد هەتا جارێک هینەکەی گێڕا حەرەسەکەی گێڕایەوە ئەڵێ خۆمی لەگەڵ بووم کە بۆ ڕاوێژکردنی سیاسی چۆتە خزمەت حەبسەخان و سەعاتی زیاتر لای دانیشتۆ ڕێی وەرگرتو و پرسیاری لێ کردو و سوودی لە
زیرەکی ئەو وەرگرتووە حەبسەخانی نەقیب بەتەنیا بڵێن بەتەنیا بەقەی هەموو حکوومەتەکەی مەلک مەحموود ئیشی کردو بۆ خەڵکی کوردستان و خەڵکی سلێمانی و هەتا خەڵکی دەروی کوردستانیش ڕاستە ئەمە سروشت و خەسڵەتی ژنی کووردە بەڕاستی کە هەیە من پێم وایە ئێستا شەرماوە بەبوونی ئێوە کە ئێمە توانین چاولێکەری ئەو ڕێبازەی ئێوە شنۆخان ئەگەر هەر باسیەوەش کەین جگە لە حەبسەخانی نەقیب چەندین کەساتی دیکە چەندین ژنی دیکە هەبووە چی چیرۆکێکی لەسەر ژنانی کورد بە تایبەتی ئەوانەی کە ڕۆڵیان هەبووە ئەو ژنانی کە ڕۆڵیان هەبوو من بە بیرمە کە هاتنە ماڵی ئێمە کۆبنەوەیانە کرد و یارمەتی پێشمەرگیانەیە ست بەهێ معروف خوالی خۆش بێ ست ئەنجوم زۆدی ست شەفیقە سەعید ئەمانە ڕۆڵی زۆر گەورەیان هەبوو بۆ پێشمەرگە و بۆ ئەزمموی ئەو کاتە ژنیشمان هەبوو لە شاخ وەکو ئەمەزای خۆشمە پەخشانخانی شێخجاری حەفید و ڕۆناخانی شێخ جەناب ڕەفیقی مناڵیمە و لە مەکتەبەیەکەوە بووین و هاتوو شۆشمان زۆر بوو ئەمانە چوونە شاخ دوای لەگەڵ پێشمەرگایشان بەشانی ئەوان خزمەتیانە کرد بەس بەداخەوە هاوسەرەکانیان ئەو وەفایان نەبوو بۆیان ئەگەر بێنەوە بۆ ئێستا ژنان چۆنە بینی بە تایبەتی لە ئێستا لەو ڕۆڵانەی کە پێویستە هەیان بێت بەڕای من ڕۆڵی جارانی ژن بە قوتر بوو وەک لە ئێستا ئێستا چونکە ئیشەکانی ژنان تێکەڵ بە سیاسەت بووە هەر مجموعەی سەر بە حیزبێکە طبعا کە سەر بە حیزبێ بووی یان ئەو حیزبە بوو جێیایتێ ئەبێ ئەمری ئەو تەنفیزکەی یعنی لەوانەیە زۆر جار شتەکە باش نەبێ بەڵام پێی ڕائەگەندێت کە ئەوە بکە ڕاستەکە کەمترە بەڕێی من ئەوسا لە زمانی حەبسەخانە بە هیچ جۆری ژن کوشتن نەبوو سیاسەتی خۆشیان هەبوو بەڵێ ماڵە گەورەکان هەموو ماڵێک وەکو بنکەیە گوا بوو بۆ ژنان کە مشکلان نەبوو ماڵی ئێمە جاری وا بوو بە چەندەها ساڵ چەندەها ژن لە ماڵی ئێمە کە مشکلی هەبووە هەمووی ئاشکراوەتەوە هەمووی مشکلی بۆ حەلکرا و ڕۆژێتەوە ماڵی خۆی ئێستا بەداخەوە ئەو هەموو هینی ژنانە هەیە بەڵام ئیشیان زۆر باش نەیە وەکو ئەوسا ئیشەکەن هەوڵێن بەڵام بەڕای من هی ئەوسا باشتر بوو بەڵام هەموو کات دالیا ژنان پێویستەکە گویان لە ئێوەمانان بێت ینی گویان لە ئێوە بێت کە ژنبوون مانای خەباتە مانای دایکایەتیە مانای جوانیە مانای و ئەرکە پیرۆزێک کە لە ماڵەوە هەیەی ینی ڕاستە هەندێک سیاست هەیە ئێستا گۆڕانکاری بەسەرهاتۆ جا سیاسی بەیاخود کللتوری بە هەشتێکی دیکە بێ بەڵام ئەمە پێت وایە ینی کە هەر کاریگەریە بێت لەسەر ئەوەی کە لە داهاتوو ئەو بە نرخی و بەهای ژنان هەیان بۆ بیگۆڕێت انشاءالله تەمە ناکەین بۆ هیوای بەڵێ دیارە خەباتەکان جیاوازی هەیە ئەگەر لە ڕابردووە سێری بکەین تاکو ئێستا هەم خەباتی پیاوان جیاواز هەم خەباتی ژنان جیاواز بووە بەزوا بگەڕێنەوە سەر کتێبەکەی خات و پەیام کە باز لە 21 کەسایەتی هەر چوار پارچەی کوردستانەکە با باسیەوە بکەین تا چەندە ڕۆڵ یاوە بە ژنان و لە ناو کتێبەکەیدا ڕۆڵ و ئەرکی ژنانی دەرخستەوە جا باشە بەس بابزانام دالیا بۆچی کتێبەکەت نهێنا منە سەمەراخمە بۆچی ئەم کتێبەم نەبینی کاتێک باسێک من زۆرم حەزەکردلام بووە بەڵێ لە سەرجەم کتێبخانەکان لە هەرێمی کوردستانە هەیە و خۆشبەختانە دوای هەفتەیە لە بڵاوبوونەوەی لە تەواوی ئەوروپای بڵاو کرایوانە چکە پیان گرنگ بوو کە مناڵانی کورد لە ئەوروپا کەسایەتەکان و مێژووی کورد بناسێ وەشانخانەی 49 کتێب بەڵێ لە ئەمریکا و کەنەداشتەنانە دەستەکەوێ جابیکەین بە قرس بەسەرەوە کتێبی هەم بۆ کوردستان 24 و بۆ مامۆستاش سەر هەردوو چاوە قەرزارەوە سەر چاوان ڕۆڵی ژن لە کتێبەکەی منە کە من شانازێکی پێوە کەم لە 100 ساڵ پێش ئێستاە ژنانێکمان هەبووە کە سەرکردە بوون وەکو مەستورە خانم جا ئەوەی کە ڕووناخان وە پەخشانخان ئاماژەی پێکرد حەبسەخانی نەقیب لەوانەیە پەخشانخان ینی لە یادی کرد بێ کە یەکەم ژن بۆ لەناو لە کوردستانە کە ماڵەکەی خۆی کردو بە مەکتەب بۆ قوتابخانە یەکەم قوتابخانەی ژنان بووە کە من لە کتێبەکەمە وەکو چیرۆک لە تیشکەکان یەکێک لە تیشکەکانە بەڵێ یەکێک لە تیشکەکان جا من لە چیرۆکەکە زۆر ئەوە نەبێ خۆزگە خۆم نەبوو تا ئەمەدەحی خۆم کەم زۆر
زۆر خۆش باسی ئەەکەم لەسەر ینی لەسەر دەمی تووتیەکەەوە حەبسەخان لەگەڵ تووتیەکە ئەنێرێ بۆ دەرگا بە دەرگای ژنەکان بۆ سەرچاوە چیت کرد خاتون ینی سەرچاو پشتە بەچی بەس جاتۆ لێو نەپرسیم چەنی خیان ساڵێکە دەستم کردو بۆ بەڵێ یەک ساڵە لێکۆڵینەوە توێژینەوەم کردووە لە سەری گەڕاوم بە دوایە لە یوکیپیدیا لە کتێبە مێژوویەکان لە پسپۆڕانی مێژوو و کەسایەتەکان لەگەڵم هاوکار بوون بەراوردکاری مێژویان بۆ کردوم نەوەک من کەوتبێتمە هەڵەوە چکە مێژوو نابێ بەغەڵەت گەڕێتەوە بۆ مناڵ و نابێ بشێوێنرێت بە هیچ شێوەیەک مێژوەکەم وەکو خۆی داناتەوە بەڵام لە شێوەی کورتە چیرۆکە و لە شێوەی با بڵێن باڵندە و گوڵ و پەپولەیە بۆی مناڵ لێوە وەری بگرێ ئەو هەشدانە ژن لەناو کتێبەکەمان لەناو 21 تیشکا هەشت تیشکمان هەیە کە ژنن بۆ 100 ساڵی ئێستا لەمە و پێش کە ژنی سەرکردەمان هەبووە ژنی شۆڕژگێڕمان هەبووە ژنی متمانە پێکراوی وەکو مەستورە خانم بووە وەکو مارگرێت بووە کە لە تەمەنێکی گەنجی جوانی ناسکیا چۆتە شاخ پێشمەرگە بووە ماڵی بەجێهێشتووە بەجددی ئەمانە ئەبێن نرخاندنیان بۆ بکرێ و ئەبێنەوەی ئایندە لیانەوە فێر بێ و ئەبێ ببوونە سمبول بۆ ئێمە هەمیشە شانازیان پێوە بکەین کە ژنانێک بوون ئەیبە و ئەوانەیە کە ئێستا لەسەر ئێمە یعنی ئێمە خۆمان بە جۆرێک لە جۆرەکان ئەها پارێزگارێکمانتیایە لەسەر ئەوە جاوەرە 100 ساڵ لەمە پێش بزانە چۆن بووە بۆ کەسێک کە سەرکردە بێ وەکو مەستورە خانم یعنی وەکو خانزادی میری سۆران یعنی ئەمانە ژنانێک بوون وەکو عادیلە خانم یعنی ئینگلیزەکان هاتوون دەستخۆشیان لێ کردووە ئەگەر ئەو مێژوانە بخوێنیتەوە باوەڕ بکە هەمیشە شانازی بە کوردبوونی خۆتەواکەی و بە ژنبوونی خۆشتەوە ڕاستە باشە ئەوەی جێ دڵخۆشیە گرنگیە بە پارچەکانی دیکەی بەدڵنیایی لەیلا زانامان هەبووە لەیلا قاسممان هەبووە ئەمانە هەمووی جێ بۆتەوانێت لە کتێبەکەما کە ئەمانە خەباتیان کردووە و لە ئایندەشا چەندین کەسایەتی ترمان هەیە من ئەمەیە مناڵانی پێ بناسێنم کە ئەمە دەستبردن بۆ حرەمی سەرکردەکان تۆزێ بۆم قرس بوو بەڵام من توانیم دەرەقەتی بێم و لە دنیاشە سەرجەم سەرکردەکان لە وڵاتانی تر ئەکرێن بە کاریکاتێر وەکرێن بە چیرۆک و تا لە ڕێوە مناڵانی پێ بناسێنرێ ئەمە فەخرکردنە پێوەی کە من بووم بە یەکەم ژن کە توانیومە مێژوو بخەمە خزمەتی مناڵەوە شانازی بەسەرکردە و کەسایەتەکانی خۆمانەوە ئەوە تا ئێستاژەوە خاتوشنوەیە کە ژنێکی کاریگەرە بەخانیایی وەکوتۆیە باشە من شتێک لە بیرما ماوە کە باست کردوتە ئەو سەردەمە کاتێ شانۆمانە کرد کاتێک کارێکی هوەریمانە کرد زۆر ئەستان بوو یعنی ئێستا شانۆکان کراون سوپاس بخوا لە یاخود بڵێن دەرەنجامی ئەو قوربانی ئەو کاتێ ئەگەر بەبیرت بێنمەوە دوای ڕاپەڕین شانۆیەکتان کرد و تامی ئەو شانۆیە چۆن بوو من دوای ڕاپەڕین بەداخۆ من لێرە نەبووم لە کەنەدا بووم ئەگەم لە ڕاپەڕین نەبوو بەڵام من لەوێ ئەو بە هەموو شێوەیەک لەوێژەر خەریک بووم بەزا بامە لە مەسلەی من ژنانە منیش بێمە ناو مۆزوع ئەوە خۆ منیش یەکێکم لە داکۆشی کەرانی ژنان خۆی ئمە باشترە مامۆستا چونکە پیاوێک قسە لەسەر مافی ژن کار گرنگە دادەشنۆ باسی دایکم ناکا کە دایمە لەگەڵ تەڵاخانی دایشی و لەگەڵ سەدەنجومە ساڵی 1962 ئەوگەمان زانی ئەسپێ تێیاوین لە ماڵەوە ئەسپێ لە گەڕەشی ئەقاری لەناو ئەمە ماڵم بوو سەقەفانە هەمووی جانمان ئەسپێ بوو مناڵەکان نەمانەزانی مەسەلە چێ دایکم هاپی وتموتی قسەمەکە لای باوکە قسەمەکە بە عارەبانەی تریشخە لێفە و دۆشەکەم بردۆ بۆ خان و قوڕەکان بۆ پێشمەرگە ئەمانە ئەم ئەسپێ هەمووی هینی ئەو بەتانی و لێ بۆ دۆشەکەی هێناوێتی بۆمان مەسەلەکە لێرا چییە بە باسی چی بۆکەم ماسیەوە بۆکەم تۆ وەرە دایکێک ئەم ژنی مۆزەفێکی گەورە بێژنی هێنوێک سواری عەرەبانەی تریشقا بێت بەدبەزە ئەم بەتانی کۆن و لێفە و دۆشەکە کۆنانە سواری عەرەبانەی تریشقا ببێ بچێ بۆ خانوە قوڕەکان لەوێت تەسلیمی خەڵکی کابی بەنە ناو پێشبەرگەوە ئەمە گەورەیە بۆ ئەو کەسانە بێزگەلەوە هەر یەکێکی بۆ خۆی فیلمێکی جوانی تیا دەرەچێت بەڵێ بێزگەلەوە ئەمانەی کە ئیشیان با بڵێن لە خانمانی کوردستانە من کەلیمەی ئافرەت بەکار نایەنم یاڵێم ژن یاڵێم خانمانی کوردستان بە تایبەتی دادەدرەخشانی حەفید سەردەنجوم سەبری مامەحمەد
دایشی کە دادەشنەوە تەڵاخانی بەڕێز پێشبەرگە بوو لەگەڵمانە لە ساڵی 1970 و ئەمانە پەروینی عەلی قەزاز مناڵەکانی با بڵێن عەبەدەلاک کچەکانی و هەروە بێتەوە ئەمانە هەمووی جەماعەتی ئافرەتی ئازا و نەترس و بەجەرگ بوون کەوا کارێکی ئەوەیان نەکردکەوە شان بەشانی پێشمەرگە ئەمانیش لێرە پیتاچیان کۆ کردەوە پارەیان کۆ کردەوە جلوت کەلوپەلیان کۆ کردەوە ئەیان نار بۆ پێشمەرگە بەو شێوەیەژە زۆر زۆر سوپاس. دایکی جەنابی خوا ئەفریقا زۆر لێ هاتوو بوو زۆر کورتپەروەر بوو دوای نسکۆ کە هاتینەوە منتیقەکە لوغم بوو بە پێ هاتین ئەو پێش هەمومان کەوتو بوو ئەوی دەبێت ئێوە جێپێی منە قاچدانێن نابێ ئێوە پێشکەون کەوتسێ تەسحەیە وردە ئەڕۆی ئێمەش جێپێی ئەوە بەڕێز دوایڕاستین ئەوە جێگای دڵخۆشیە کاتێک کە بەس لە چیرۆکی ژنانەکەین ئەو هەموو چیرۆکە جوانەمانەیە کە پێویستە زۆر گرنگی پێ بدرێت ڕاستە کە سەرکردە بوون دایک بوون هەموو شتێک بوون و لەگەڵیشدا جوانی و خانوێتیان لەبیر نەکردووە. من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ هاوکارم دالیا کامڕۆ توانیمان لەگەڵ ئێوە گفتوگویەکی گەرم بکەین بگاتە ئەوەی کە تەواوی ینی کاتەکەمان ئەوەندە درێژە پێ بدەین لەبەرەوەی هەم باسەکە و ڕۆژەکە شایەنیەتی و جەنابیشتان کە بەوتە و گفتە خۆشەکانتان وای کرد کە ئێمە بەردەوامی پێ بدەین بە بەرنامەکە تا ناو ستۆدیۆی هەواڵیش بەردەوام بین. ئێمە خۆشحاڵ بووین سوپاسی واکەین کە لەگەڵمان نابوون. دووبارە ساڵ بۆ ئێوە دووبارە ماندوو نەبن هیوادارین ئێوە ببنان نمونەیە بۆ گەنجانی دیکە بۆنەوەی دیکە بە تایبەتی کاتێکێتە سەر پرسی ئازادی ئەبێ ئەومان لەبی بێ کە پرسی نەتەوایەتیە پرسێکە بە هەر یەکێکەمانەوە بەستراوەتەوە ئەو ئازادی ئەو ڕۆڵەی هەمانە لە سای ئەو ئازادەیە کە شۆڕشەکانی کورد لە ڕێگای ئەنفالەوە لە ڕێگای کیمیا بارانەوە بەدەستمان گەیشتوە هەتاکو ئێستا سەردانی هەڵەبجە بکەی ئەو نەهامەتیا بینی کە بەسەر خەڵکی هەڵەبجەیە هاتووە. ڕاستە منیشتە لە ناکەم ساڵێکی کە لەم ڕۆژە بە لە کەشێکی ئارامتر و تەباتر و بێمشکلەتر ئیشەڵڵا یادی بکەینەوە بەدڵێکی خۆشتر. سپاس بۆ ئێوە ئەگەڕینەوە ستۆدیۆی ناوەند دووبارە ئەم ڕۆژە پیرۆزەکەین لە هەموو سلێمانیان لە هەموو کوردێک کە یادی ڕاپەڕینە مەزنەکەی سلێمانی بوو و سەری ڕێز و نەوازشیش بۆ هەموو قوربانیانی ئەو سەردەمەدانەوێنین کە توانیان بمانگەێنن بەو بەرهەمەی کە ئێستا تایەتی و سپاس بۆ هەموو سەرکردانەی کە ئێستا کورد ئەبەنە ئاستی جیهان و کە ئێمە ئەتوانین لە ئازادی و لە قەوارێکی گەورەی وەکو هەرێمی کوردستاندا بمێنین و بتوانین وەکو خانم و هەریەک لە میوانەکانی ئاماژەیان پێکرد لە دەوڵەتی کوردستاندا قسە بکەین.